قاعد نشتغل حتصير حتتضاعف ازيد وازيد. تا دێت خواست لەسەر بەکارهێنانی دەمامک زیاتر دەبێت. ئێمەش بە هەموو توانای خۆمانەوە کار دەکەین، تەنها لە کاتی پشوەکانیشماندا هەر بەردەوام کار بۆ دروستکردنی ژماری زیاتری دەمامک دەکەین و بەردەوامیش بازاڕەکانی عێراق داوای دروستکردنی ژماری زیاتری دەمامکمان لێ دەکەن. الحمدلله فضل من الله. سەرجەم قۆناغەکانی دروستکردنی دەمامکەکان لە نێو کارگەکەماندا ئەنجام دەدرێت کە ئەوەش واتای ئەوەیە دەستی کاری عێراقی ئەم دەمامکانە دروست دەکەن و تەنها ڕەوانەی بازاڕەکانی عێراقیش دەکرێنەوە. ئەم کارگەیە پێش داگیرکردنی مووسڵ لەلایەن گروپی تیرۆریستی داعشەوە توانای بەرهەمێنانی زۆر زیاتر بوولەوەی لێ ئێستادا هەیە. بەڵام سەرەڕای ئەوەش بە هەوڵ و ماندووبوونی سەرجەم کرێکارەکان و کارمەندانی کارگەکە توانراوە ئاستی بەرهەمهێنانی دەمامک بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکرێت لە پێناو دابینکردنی ئەو بەرهەمە بۆ هاوڵاتیانی سەرانسەری عێراق.